لا چوارەمین یاریەکانی خۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵاوانەکانی کەندا و لە کۆمەڵی یەکەم زاخۆ سێشەمە لە کاتژمێر 5:30 خولێکی ئێوارە دەبێتە میوانی عینی ماراتی. زاخۆ شەمە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتیە و لێرەوە گەشتی وڵاتی ماراتی کردو و دوایینەکەی مەشقی لە شاری عین ئەنجامدا. هەرێکا لە شێرکۆ کەریم و ئەحمەد ئیبراهیم بۆی پێکان و مۆرینیۆی بەرازیلیش بۆی تەمەکەبوونی کارتەکانەوە بەسەریەوە ناتوانن بەشداری یاریەکە بکەن. یانی زاخۆ بە کۆکردنەوە 7 خاڵ پێشەنگی کۆمەڵەکەی واینیش بە 6 خاڵ لە خانی دووەمە. ویسام ڕێز قڕاندریانی زاخۆ بەر لا یاریەکەیان بەرامبەر عینی ماراتی لە کۆنگرەی ڕۆژنامەوانی ڕایگەیان. یاریەکەمان بەرامبەر عین زۆر زەحمەت دەبێت. ئێمە لە دەرەوە یاریگای خۆمان و بەرامبەر یانێکی گەورە یاری دەکەین، بەڵام بە دڵنیاییەوە ئامادەین بۆ یاریەکە و چاومان لە بەدەستهێنانی ئەنجامێکی باشە لە یاریەکەدا. هەروەوتیشی زاخۆ شارێکی بچووکە، بەڵام ئەندەرانی یانی زاخۆ بە خۆشەویستیەکەیان بۆ یانەکەیان شۆکیان کردو. احنا في المركز الاول على المركز الثاني، فاعتقد انها مباراه تنافسيه.